وما أرسلناك إلا رحمة للعالمين. سرورمان محمد درودی خوای لێ بێ دەفەرمێت مسلمان ئەو کەسەیە مسلمانان لە دەست و زمانی ئەمین بن باشترینتان ئەوانن کە سوودمەندترینن بۆ خەڵک. سەرۆرمان محەممەد درودی خوای لەسەر بێ دەفەرموێت گەرنەمامێکت بەدەستەوە بوو پێیان ڕاگەیاندی سبەی قیامەتە بێ هیوامە بەوە بیچێنە. سەرۆرمان محەممەد درودی خوای لەسەر بێ دەفەرموێت پێویستە گەورەکان سۆزیان هەبێ بەرامبەر بچووکەکان و بچووکەکانیش ڕێز لە گەورەکان بگرن. سەرۆرمان محەممەد درودی خوای لەسەر بێ دەفەرمێت پێویستە مرۆڤ گرنگی بە تەندروستی جەستەیدات جەستە مافی لەسەرە. سەرۆرمان محەممەد درودی خوای لەسەر بێ دەفەرمێ پێویستە بە دوای زانستەوە بین لە ناو بێشکەتان ناو گۆڕ. سەرۆرمان محەممەد درودی خوای لێبێ دەفەرمێت لە جوانیەکانی ئیسلام ئەوەیە لە بابەتێکدا کە پەیوەندی بە تۆ نییە خۆتی تێ هەڵمە قورتێنە. سەرۆرمان محەممەد درودی خوای لێبێ دەفەرمێت بە دیهێنانی پێداویستەکانی براکت باشترە لە مانەوەی مانگێک لە مزگەوتدا. سەرۆرمان محەممەد درودی خوای لەسەر بێ دەفەرمێت ئەوانەی لە کاروبارەکانیاندا پێڵ و خیانەت دەکەن لە ئێمە نین.